مامۆستا فەرات ئەگەر تژمرە بەحسە چاوانیان جاندانە کۆمکوژیە بکێ چاوە پێدە دەست کۆمکوژیە کە شەوا 26 مەهێدا کەرم بکە براستی دەستپێکێ ڕێز و سلاوێ مێ ژوەرە وەک قەناتە ئار هەموو خزمەتکاری وێ گۆکاری بوو دەرفەتێ بدە و ڕۆنکایە بدە سەروێ کۆمکوژیا یاگۆ هەر دەبیرامەتێ براستی ئەم پردێشن یەگۆ ئەم لور ئامادە بوون و مەێشایە خوارد براستی وەکوێ کۆمکوژێ وەگۆ مەدید و وەک تشتێک بەر چاوا ژێر پلانکری بوو ینی ئەوان پلانێ خۆدانی بوو کە عامودێ بەمری ژبەر گەلێک جاراکردن نەکردن عامودێ نەرادۆستیە دەردکەت خۆ پێشندانە عامودێ تمی ژوان ڕاستەنگی چێ دکردن ئەڤایە لە جەموان قبول نەدبوو هاتن چاواکردن هاتن سێ خۆر تێمەنی چالاکڤانێ جادێ دێرسم وەلات و سربەست هاتن ڕۆژێکێدا ئەو گرتن دۆرە عامودێ تەفد دۆر پێشکردن یعنی وەک ڕۆژە حەشەرێ وێگاوێ وەک دەستایاکێ ئاوا ببوو ئەژی وەک دلەژنا ئەمنی دەبووم وێگاوێ وەک ئەنجومەن نیشتمانی کوردی براستی هەوالا ژمر گوت کا بگێ هەر بگێ مەخفەرێ بێ ئەوانە چت خوازنێ براستی وە چاغێ ئەس چوون کەوادرێ وان و گەلێک لور بوون کیژا دەمی بوو مامۆستا کیژا دەمی بوو چ وەختێکی بووە بێت بێژێت ناو چیرۆکە بەستکەی ینی بەری کۆمکوژیە چەند ڕۆژا بوو بەری کۆمکوژێ دەستپێکە هەرسی خۆرتێ یەکەنین گرتن ئەوەی گشت بۆ وان ئەم کەتن گەراوا برچیبوونێ و کەتن دێرسم و وەلات و سەربەست هەرسی خۆرتێمە المهم ئەس چوون مەخفەرێ گەلی هەواڵاون چتکن چە هەیە بە ئاواکی گەلێکی نەخۆش تعامل بمرکردن ینی تشتێکی نایە وەسفدان هەتا یەک جوان بە بەرمت هات گۆ تشتێک تنەیە ئەم هاتنە هەنە کلۆ مەشاکردن لە باژێر هەن و ئەمێ هەرن ینی تشتێک تنەیە ئەم چوون ڕابوو پشترا مەدی دێرسم چوون سەر بیرێ موسمانین سەربەست چوون گرتن وەلات چوون گرتن نەژی وەک جباکێک سڤیل مەخواست ئەم بشکلێکی سلمی ئەم خۆپێشندانە چێکن و ئەم دەرکەبن جادێش بۆ ئەم کارە بن بان خۆرتێمە بەردن لێ مخابن بە ئاواکی ئەوان بەلێ پلان کردبوو وەک دەستپێکێن و دبێ عامودێ ڕاوەستینم چێ نەدبوو عامودێ سەرێ خۆ بلم بکە و پشترە دجعداکێر دەرکەتم پێشیامەدە ڕۆژا کۆمکوژێ دجعداکێر سیارێوان دەرکەتن ئەزە هفقا ساڵێ مە ئەز لە عامودێ بوو ئەو جادەهان بە ئۆتۆمبیلێ بە سیارێ مەرۆ تێر نارە تو هاتی وە گۆوان دگوت ئنو شەهیدێکی مەبمەرەی ئەمجی سەردا حەسەکی هاتنە کیژا جادە بوو مامۆستا فەرات کیژا جادە بوو کیژا ئالیا عامودێ بوو ئەو جادات بەستگەی و سیارە تێرە ناچن ئەم ئۆرتا سووکە عامودێ دەبوون مەبەرێ خوا دابوو ئالیە قامشوە جادا قامشوە جادا عامودی ئاهەری مەزە ئەو جعداکێر هاتن جعداک شاغە جعداک فرعی ینی جعداک کارێ سیارا لێ تنەیە حیزاما باژار هەیە گاوا دەما گوت تهێزەکێ تو هاتیە تو شەڕ هاتیە تو کارێ لە باژار بفتلێ و تە هەر ڕیا خۆ بەردەوام بکرد لێ ئەو هاتن ji bo gulpêşiya me derkevin ew hatin meqsûd hatin gilpêşiya me derkevin û vî karê xerab bikin û me gullebaran bikin û xortê me şehîd bixin û birîndar bixin باشە کاک فەرات ئەگەر tu behsa destpêkirina alozî û destpêkirina armanjkirina gulebarankirina welatiyan bike ji wê dirê çawa destpêkirin yani çi gotûbêjî çêbû bi çi rengî bi çi çekî ew armanjkirin eger tu dijûr destpêkî براستی سەکنین لە پێشیا خۆپێشندانێ کەتن پێشیا ڕێ خۆرتێ مەژی یەک جوان بەلکی عەزیزژی بوو قەمیسێ خوات سەر خوارئانین سینگا خۆ تەعزی کردن وەک یەکی ئەم بێچەکە سیلاح لە جەمە تنەیی ئەم دەستڤالان تەنێ ئەم دەکەتن و خۆپێشندانێکێ براستی هەنێک هەیەجان بوون هەنێکا کەڤرن ئاڤێتن وان کەبرن ئابێتن وان لێ عاقلمەندارێ بەنی عامودێ چوون جەموان یاخی خەڵک هەیەجان بوونێ وە خۆرد گرتنێ وە تعدەل وان کردنێ
لي مخابن اواناجي نكاري بون تشتك كربانا ومدي جارك بلي دوشكا وسي وبو بوك روجا حشري يعني تهوزاني بو بتشاواد بوك شركي دورتا دجي شاد دهي زاده يعني وتداخل كرن بدوش كاجي ملت ارماش كرن قول باران كرن بله بدوش كاجي قول باران